9 کورد بۆ بەڕێوەبەری شارەوانی و ناوچەکانی فینلەند خۆیان بەربژێر کردووە. دوای 4 ساڵ ئەمساڵ هەڵبژاردنی دەستەی شارەوانی و ناوچەکان لە وڵاتی فینلەند بەڕێوە دەچێت کە بڕیارە ئەمڕۆی یەکشەممە 13 نیسان پرۆسەی هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. هەڵبژاردنی دەستەی بەڕێوەبەری شارەوانی و ناوچەکان بۆ خەڵکی فینلەند گرنگیەکی زۆری هەیە کە ئەمساڵ بۆ کوردەکانی ژەوپەڕی گرنگی خۆی هەیە، چونکە ئەمساڵ لە پرۆسەکەدا 9 کوردیش خۆیان بەربژێر کردووە. فینلەند وڵاتێکی کۆماری و حکوومەتێکی هەیە کە بە سەرۆکاتی کۆمار و پەرلەمان بەڕێوە دەچێت. ئەو وڵاتە لە 19 هەرێم و 310 شارەوانی پێکهاتووە کە سیستەمی حکومڕانیەکەی دیموکراسیە. بڕیارە ئەمڕۆ هەڵبژاردنی دەستەی شارەوانی و دەستەی ناوچەکان بەڕێوە بچێت کە بەپێی زانیاریەکان بۆ هەڵبژاردنی دەستەی ناوچەکان 10,000 کەس خۆیان بەربژێر کردووە. بۆ دەستەی شارەوانیەکانیش 29,000 کەس خۆیان بەربژێر کردووە. ئێستا لەوانەیە پێتان سیر بێت کە بۆچی یان چۆن 9 کورتوانی ویانە لە پرۆسەکەدا بەربژێر بن. پێویستە بزانن کە وڵاتی فینلەند بۆ ماوەی چەندین ساڵە بە دڵخۆشترین وڵاتی جیهان ناودەبرێت و بە یەکێک لە پێشکەوتووترین وڵاتەکانی جیهان لە ڕووی دیموکراسیەوە دێتە ئەژمەر. بە جۆرێک یاساکانی دیموکراسی لە وڵاتەدا بە باشترین و گونجاوترین شێوە بەڕێوە دەبرێن و جێبەجێ دەکرێن. هەر ئەمەش ڕێگەی داوە کوردیش لە پرۆسەی سیاسی و بەڕێوەبەریەکاندا بەشدار بێت. ئەو 9 کەسەی خۆیان بەربژێر کردووە 8یان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و یەکێکیشیان خەڵکی ڕۆژئاوای کوردستانە. ناوی کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆیان بەربژێر کردووە ئامانن: موهیز عەزیزی، کەریم حەبیبی، ئەفشین وەیسی و بورهان ئەحمەدی، سەمیرا نووری، شەهێن ئەحمەدزادە، تیوار سالاری و فەرزەندە قادری. هەموویان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کاندیدی هەڵبژاردنی ئەمجارەی شارەوانی و ناوچەکانە. هەروەها کوردێکی خەڵکی ڕۆژئاوای کوردستانیش بە ناوی عەبدولقادر جەعفەر خۆی بۆ یەکێک لە پۆستەکان بەربژێر کردووە. بەشداری کورد لە پرۆسەی هەڵبژاردنی دەستەی ناوچە و شارەوانیەکانی فینلەند دەرخەری ئەو ڕاستیەیە کە ڕەنگە کورد ئەگەر لە وڵاتی خۆی و نیشتمانی خۆیدا ڕێگەی پێنەدرێت بەشداری کارایی لە پرۆسەی سیاسی و بەڕێوەبەراییدا هەبێت، ئەوە دەتوانێت لە وڵاتانی دیکەدا بیسەلمێنێت کە توانای بەڕێوەبردننی کار و چالاکی گەورەی هەیە.